لە ئێستادا لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 40,000 شوقەی نیشتەجێبوون لە دروستکردن و تاوابووندایە کە هەموو ئەو یەکانەش پشت بە ئاوی ژێرزەوی دەبەستێت بۆ ئەوەش ئەندامێکی پەرلەمانی کوردستان بە مەترسیەکی گەورە ناوی دەبات. ئەوەش دەڵێت تەنها لە یەک پرۆژەی نیشتەجێبووندا لە هەولێر 73 بیر بۆ دابینکردنی ئاو لێدراوە. شارەزایەکی ئەو بوارەش ئاماژە بەوە دەکات مەترسیەکانی لێدانی بیری ئاو لە هەرێم لە ماوەی 10 ساڵی داهاتوودا بە شێوەیەکی مەترسیدار سەر هەڵدەدات. پلانێکی تۆکمەی دەوێت بۆ نمونە تۆ ئەمڕۆ کێشەی ئاوت هەیە، کێشەی ئاوی ژێرزەویمان هەیە، ئاوی ژێرزەوی دابەزینێکی زۆر خێرادایە بە تایبەتی لە سنتەری شارە گەورەکان و بە تایبەتتر لە سنتەری شاری هەولێر و پایتەختی هەرێمی کوردستان کە قەڵەباڵغا و حرکەیەکی بازرگانی گەورەیەتیایە و ئەوانە ئیتر ئەگەر بێت و پلانێکی تۆکمەتر دانەندرێ دابەزینی ئاوی ژێرزەوی بە ڕێژێکی زۆر خێراتر دەبێت دەگاتە حاڵەتێکی مەترسیدار. سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستانش دەڵێت بۆ پاراستنی ئاو و سامانی ئاو و مامەڵەکردن لەگەڵیدا وەک سامانێکی نیشتیمانی یاسایەکی تایبەت لە هەرێم دەرچووە. دەبێ هەمیشە بیرمان لەلای ئەوە بێ ئاو سامانێکی گەورەیە، ئاو سامانێکی نیشتیمانیە، دوجار هەموو مرۆڤایەتی لە سەرەتای ژیانیەوە مرۆڤایەتی دەڵێن بەبێن نەوت ژیاوە سەردەمانێک نەوت نەدۆزراوەتەوە، بەڵام هیچ سەردەمێک نەبووە لە مێژووی مرۆڤایەتی مرۆڤ بەبێ ئاو ژیابێ کەواتە بۆ ئێستا و ئایندە پێویستیمان بە ئاو لە ڕووی جۆر و لە ڕووی بڕەوە پێویستی بە پاراستن هەیە. ئەوەی کە لە هەرێمی کوردستانە نەمان بوو یاسایەک بوو، یاسای کۆکەرەوە بۆ یاسای ژمارە 4 ساڵی 2022 یاسای پاراستن و باش بەکاربردنی یا بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستان لە حوتی 2022 ڕەزامەندی لەسەردرا و لە پەرلەمان دەرچوو. لە شاری هەولێر جگە لە لێدانی بیری ئاو بە شێوەیەکی یاسایی لە هەمان کات دە لێدانی بیری ئاو بە شێوەیەکی نایاسایی زیادی کردووە کە بە جۆرەی ئامارێک لە هەرێم 24,000 بیری یاسایی بەرامبەر 30,000 بیری نایاسایی هەیە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.